سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتان دەبم و تەوەری بەرنمەی ئەم جارەشمان تەوەرێکی گرنگ و هەستیارە کە باز لە چەمکێک دەکات لە دەوڵەتدا ئەویش جیاکردنەوەی دەسەڵاتەکانە لە دەوڵەتدا. ئایا چەند زۆر دەسەڵاتمان هەیە؟ ئایا ئەو دەسەڵاتانە تا چەند کاری پێدەکرێەوە تا چەند گرنگە بۆ بەڕێوەبردننی دەوڵات؟ بۆ بەرنمەی ئەم جارەشمان و بۆ ئەم تەوەرە و بۆ شەونوکەوتکردنی ئەم چەمکە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەوراز شوانیمان کردووە. دکتۆر بەخێربێی. زۆر سپاس. سەرەتا بە ناوی خودای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە کە جارێکی تر خوا فرسەتی ئەوەی پێدان کە لە شاشە جوان و ڕەنجینەکەی کەرکووکی قوسی کوردستانەوە دەربکەوین بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵک. دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم دیارە چەمکی جیاکردنەوەی دەسەڵاتەکان یاخود فەسڵ بینە سوڵتاتێکی کە لەو چەمکە گرنگانەی ناو یاسا ئەتوانرێت بڵێن ڕۆحی یاسای و دەستوریە و لەبەر ئەوەی گرنگەیەکی زۆری هەیە لە ڕێخستنی دەسەڵاتەکان و لە ڕێخستنی ژیانی ئینسانێتە لە کۆمەلگایە و هەروەها ڕێخستنی کۆمەلگا بە شێوەیەکی تەندروست و بەڕێزگرتن لە بنەماکانی یاسا و ڕۆحی یاساکان. طبعا ئەم بابەتە یاخود ئەم فەسڵ بینە سوڵتات ئەم مەبدەئە یەکێکە لە مەبدەئە زۆر گرنگەکانی ناو چەمکی سیاست و ناو یاسا. لێرەدا ئەکرێ ئێمە بە شێوەیەک لە شێوەکان پێناسەی ئەم بابەتە بکەین یاخود شەنوکەوی ئەم بابەتە بکەین، تێیدا جەخر لەسەر ئەو بکەینەوە کە لە زانستی سیاستە یاخود لە فکری فەلسەفەی قانونە کاتێ دەتەوێت باسی شتێ بکە یاخود باسی چەمکە بکەیت ئەبینین پێناسەیەکی جامع و مانع بۆ چەمکەکان نییە. واتە شەرت نییە ئەو شتێک کە من ئێڵێم هەمان ئەو شتە بێت یانی توانای دەستکاریکردن و گۆڕانکاریانی مەبەست چییە لەم چەمکە ینی جاکردنەوەی دەسەڵاتەکان لە دەوڵەتدا مەبەستی ئەم بەڵێ باسم کرد وتم کاتێک ئێمە بمانەوێ پێناسەیە یاخود چەمکە بناسیێنین ناتوانین پێناسەیەکی جامع و مانعی بۆ بکەین و کە دەڵێن جامع واتە یەک پێناسە بگرێتەوە مطلق نییە. بەڵێ هەموو شتەکان لە خۆیان بگرێتەوە کە بڵێ مانەحشە واتای ئەوەیە مانعات نەبێت کە پێناسەیەکی تر لە بەدیلی ئەمەیە هەبێ. بۆیە ئەکرێ هەرفەی لە سوفە یاخود هەر زانایەکی بواری یاسا بە شێوەیە لە شێوەکان پێناسیان کوریانی ڕایەکان جیاوازن، بەڵام زۆربیان لەسەر ئەوە کۆکن کە ئەم چەمکە بریتیە لە دابەشکردنی هەرسێ دەسەڵاتە سەرەکیەکەی دەوڵات کە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی قەزاییە لە ناو دەوڵەتە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتانە لێکجابن و هەرێکیان بە شێوەیەکی تەندروست بەڕێزگرتن لە بنەماکانی قانون و دەستور ممارسەی کار و وەزایفەکانی خۆیان بکەن. زۆر باشە دکتۆر، قۆناغەکانی پێشکەوتنی ئەم چەمکە دەگەڕێتەوە بۆکەی چکە زۆرێک لە فەیلسوفان وەکو ئەفلاتون وەکو سوقرات دواتر دێنەوە فەیلسوفە تازەکانی ئەم سەردەما باسییان لەم سێ دەسەڵاتە کردووە، یانی قۆناغەکانی پێشکەوتنی ئەم چەمکە و ئەم دەسەڵاتانە لە ڕووی مێژوویەوە بۆکەی دەگەڕێت. بەڵێ دیارە ئەم مەبدەئە هاوشێوەی مەبادئەکانی تر و هاوشێوەی چەمکەکانی تر مێژوویەکی دوور و درێژی لە خەبات و تێکۆشان هەیە بۆی بگاتە ئەمڕۆ و ئەکرێت ئێمە بڵێن کە لاپەڕەکانی مێژووی فەلسەفی یاخود مێژووی فەلسەفە هەڵبدێنەوە یاخود لاپەڕەکانی مێژووی سیاست هەڵبدێنەوە ئەبینین زۆر سیستەم حکمی ژیان و کۆمەلگا و کۆمەلگای ڕێخستووە و بە شێوەیە لە شێوەکان یان لە سەردەمەکان ئەم دەسەڵاتانە هەمووی لای یەک کەسێکا کۆبووتەوە و ممارسەی هەموو ئەو دەسەڵاتانەی کردووە جا ئەو کەسە مەلیک بێ ئەو کەسە ئیمپراتۆر بێت و بە شێوەیە لە شێوەکان مەلیک یا ئیمپراتۆر دەسەڵاتی کاملی هەبووە و هەم حکومێکی ئۆلیگارشی بووە. بەڵێ و هەم خۆی مشەڕع بووە هەم مقەدەر بووە و هەم قاضیش بووە و جگە لەوەی کەوا دەسەڵاتی ئاینی مطلقشی هەبووە بە حکم ئەوەی کەوا مەلیک لەو سەردەمەیە لە سەردەمەکانە کە خوا بووە و لە سەردەمەکانە فکرەکە گۆڕا و کراوەتە جێنشینی خواوە لە سەردەمەکانە کراوەتە نوێنەری خوا لە دەوڵەتە. بۆیە ئەمانە جگە لە ئیش و کاری ئەوەی یاسادانان و ئیشی کاری جێبەجێکردنی سیاست و ئیش و کاری قازی و دەسەڵاتێکی مطلقی دینیشیان هەبووە، یعنی بە کەیف خۆی حکمیان داوە لەسەر مەسائل و بابەتە دینیەکان و تێیدا مرۆڤ بە فترەت تێدا لەو سەردەمەیە وان لێ کردووە مرۆڤ بێنرخ بێت و ئەکرێت چەمکی هۆمۆساکەری بێنرخی مرۆڤ دابهێنن
لەو قۆناغەیە کە تێدا مرۆڤ مافی نەبووە، حڕیاتی نەبوو، ئازادی نەبوو و بێنرخ کراوە و هەر کەسێکە هەڵبسایە مەسەن ئەو مرۆڤێ بکوش باە ئەو مرۆڤە و مۆساکەرەی بکوش باە تووشی سزایە نابوو و پاداش دەکراوە لەبەرەوەی چەمکی دیموکراتیت و ئازادی ئەمانە لە گۆڕێ نەبوو بۆیە تەنیا مەلیک حاکمی مطلقی ئەو کۆمەلگایە بوو یاخود ئەو شارە بوو یاخود ئەو دەوڵەتەیە بوو کە تێدا ژیاوە. بەنسبەت قۆناغەکانش ئەکرێمە دابەش بکەین بۆ سەردوو قۆناغ. قۆناغەکان ئەکرێ باسی فکری سیاسی قەدیم بکەین کە چۆن یا فکری سیاسی کۆن کە چۆن ئەم بابەتەی ڕێخستووە. یەکێ لەو فەیلسوفانێک کە زۆر گرنگی بەم بابەتە داوە زۆر جەختی لەسەر کردوێتەوە ئەفلاتونە. ئەفلاتون فەیلسوفێکی یەنانیە ئەرکەکانی دەوڵەتی بە شێوەیە دابش کردو بۆ سەر 6 دەستا کە ئەوانش بریتی بوونە لە مەجلیسی سیادا یاخود ئەنجومەنی شکۆ کە لە 10 کەس پێک هاتووە سەرپەرشتی کاروباری دەوڵەتی کردووە کاکە و دووەم ئەنجومەنی پیران بوو کە هەساوە بە ئەرکی بەڕێوەبردننی یاسادانان و دوای ئەوە کۆمەڵی گەورە یاسادانار و گەورە زانایان هەبووە کە ئەمان ئەرکان چاودێریکردن و پاراستنی جێبەجێکردنی یاساکان بووە جێبەجێکردنی دەسوور بوو لە دەوڵەت و هەروەها دەستەی چارەسەرکردنی کێشەکان هەبووە کە هەساوە بە یەکلاکردنەوەی ئەو منازعات و ئەو نزاع و ئەو کێشانەی کە لە سەردەمەکەی هەبووە و دەستەی پۆلیس و جێیش هەبووە کە ئەرکان پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و پاراستنی سیستەمە سیاسیەکە بووە و هەروەها دەستەی جێبەجێکردن و زانیاری هەبووە. جگەلەوە ئەفلاتون لە کتێبەکەی خۆدا زۆ گرنگی زۆ جەختی لە گرنگی ئەم بابەتە کردوێتەوە کە کتێبەکەی خۆی بە ناوی قوانین یاخود یاساکانە و باسی ئەوەی کردو کە پێویستە دەسەڵاتەکان لە دەوڵەتە جیاواز بێت وەجیا بکرێنەوە و تەعاونیان هەبێت لە بینیانە و تێیدا بۆ ئەوی بتوانن بە شێوەیەک لە شێوەکان بتوانن ئیشوکارەکانی خۆیان جێبەجێ بکەن. لە دوای ئەفلاتون ئەرستۆ هاتۆ بە هەمان شێوە. ئەرستۆ لە کتێبەکەی خۆیدا بە ناوی سیاست دیسان و جەختی لە گرنگی ئەم مەبدەئە کردوێتەوە کە تێیدا وەزائیفی دەوڵەتی دابش کردو بۆ سەر 3 کاردا. ئەوانش کاری مداوەلە و ڕاگۆڕینەوە بووە کە ئەرکی پشکنینی بابەتە یاسایەکان و پەیوەنددار بنە بە جێبەجێکردنی ئەحکامەکان و جەنگ و ئاشتی و ئەنجامدانی ڕێککەوتن و هەڵبژاردننی ئەحکام و هەڵبژاردننی ئەحکام و جگە لە دەرکردنی یاساکانێ هەبووە و کاری دووەمیان کاری حکومەت و دەرکردنی حکم بووە حکم و دەرکردنی حکم بووە کە ئەرکی جێبەجێکردنی یاساکان بوو ئەمان و عدالت کاری سێمیان عدالت بووە کاری جێبەجێکردنی ئەو یاسا حکم و یاسانە بووە کە لایەن حاکمەکانەوە دەرئەکران. ئەمە بە نسبەت فکری سیاسی کۆنا کە تێیدا جەختی لەسەر گرنگی جاکردنەوەی دەسەڵاتەکان کردووە چونکە ئەگەر بێت و هەموو دەسەڵاتەکان لەسەر یەک کەسێکا بێ لا یەک کەسێکا بێ ڕەنگە بە شێوەیە لە شێوەکان حکمێکی ئیستبدادی دروستەکە حکمێکی زۆرداری دروستەکە و مەجال بۆ ئازادی بۆ حڕیات کەم ئەکاتەوە و ئەکرێ باسی فکری سیاسی نوێژ بکەین یاخود زانایان یاخود مفکرینی نوێ چیان کردو ئەمان بە هەمان شێوە. یەکێ لەو مفکرە سیاسیانەی کە زۆر گرنگی بەم بابەتە داوە جۆن لۆکە. جۆن لۆکش بە هەمان شێوەی مفکرەکان کە مفکرێکی ئینگلیزی بووە و لە پێش مۆنتسکۆوە هەوڵی هێنانەکایی سیستەمێکی سیاسی تەندروستی داوە کە تێیدا بابەتەکان یاخود وەزائیفی دەوڵەتی جا کردوێتەوە لە یەکتریا لە کتێبی حکومەتی مەدەنی کە لە ساڵی 1690دا نووسیوێتی و باسی دەسەڵاتەکانی دەوڵەتی کردووە تێدا دەسەڵاتەکانی دەوڵەتی دیاری کردووە بەوەی کە یەکەم کاری یاسادانان بووە یعنی دەسەڵاتی دەوڵات کاری یاسادانان بووە پێویستە ئەم دەسەڵاتە بە هەیئەیەکی سەربەخۆ بسپێدرێت کە پسپۆر من لە مەجالەکەی خۆیانە بتوانن ئیش و کاری یاسادانان بکەن و دووەمیان کاری جێبەجێکردن بووە کە سوڵتەی جێبەجێکردن یاخود سوڵتەی تەنفیدی ئەکرێت ئیش و کاری جێبەجێکردنی ئەمانە بووە و کاری فیدراڵیش هەبووە ئەمەش خۆی لە خۆیدا ئەرکی بەڕێوەبردنی کاروباری مەلیک و مەراسیم و ئەمانە بووە و بەڵام جۆن لۆک دەسەڵاتی قەزایی بەسەربەخۆ دانە ناوە ینی بە هەمان شێوەی مۆنتسکۆ کە ئێستا باسی ئەەکەین دەسەڵاتی قەزایی وەکو هەیئەیەکی سەربەخۆ دانە ناوە چونکە پێی وا بۆ دەسەڵاتی قەزایی نابێت سەربەخۆ بێت دەبێت ملکەتی مەلیک بێت بە حکمی ئەو سەردەمەکەوە مەلیک دەسەڵاتێکی مطلقی هەبووە بۆیە پێی وا بووە کە دەسەڵاتی قەزایی قابلی تەجزیە ئەو قابلی تەوزیعکردن نیە ئەبێ دەسەڵاتەکە لای ئەم بێ و هەروەها بە هەمان شێوە مۆنتسکۆ کە ئەوش لە کتێبی ڕوحی یاساکاندا
کە لە ساڵی 1940 باسی ئەم مەبدەئی کردو جەختی لە گرنگی ئەم مەبدە کردووە و ئەم مەبدە ئەشتاوکو ئێستا بە ناوی مۆنتسکۆوەیە چونکە ئەو ڕۆڵی سەرەکی هەبووە لە گرنگیدان و پەرەپێدانی ئەم مەبدە تێدا ئەوش بە هەمان شێوە دەسەڵاتەکانی دەوڵەتی دابش کردووە بۆ سەر سێ دەسەڵاتە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەرکردن دەسەڵاتی قەزایی لە دەسەڵاتی یاسادانان سپاردوێتی بە هەیەیەکی قەزایی پسپۆر لە مەجالەکەی خۆیانە کە ئیشوکاریان دەرکردنی یاسا بووە و دەسەڵاتی جێبەجێکردن سپێدراوە بە پیاوانی دەوڵەت یاخود پیاوانی حکومەتدەوانی کە ئیشوکاری دەسەڵاتی جێبەجێکردن ئەکەن و دەسەڵاتی قەزاییش سپێدراوە بە قازیەکان کە ئەمان ئەتوانن حکم دەربکەن یاخود فەسلی ئەو نزاعاتانە بکەن کە لە کۆمەلگادا هەیە بۆیە ئەم مەبدەئە زۆر گرنگ بووە لە سەرەتادا بە شێوەیە لە شێوەکان ڕێک نەخراوە هەمووی لە بەردەم یاخود هەموو دەسەڵاتەکان لە دەستی یەک کەسێکا بووە ئەمەش مەلیک بووە یاخود ئیمپراتۆر بووە بۆیە ئەمە استبدادی بەرهەمهێناوە دیکتاتۆریەتی بەرهەمهێناوە یعنی مەجای ئەوەی نەداوە کە ئینسان بیر بکاتەوە ئینسان بڕیار بدا ئینسان باز لە مافەکانی خۆی بکە باز لە ئازادیەکان بکە بەڵام دوای ئەوە کە ئەفلاتون و ئەرستۆ و جۆن لۆک و مۆنتسکۆمانە هاتوون بڕێویان بەم مەبدەئەداوە و تێدا پێیان وە بۆ دەبێت دەسەڵاتەکانی دەوڵەت جا بکرێتەوە نابێت دەسەڵات لە دەستی کەسەکە حەسب بکرێت. زۆر باشە دکتۆر باسی جۆرەکانی دەسەڵاتت کرد کە دەسەڵاتی یاسادانانە واتە پەرلەمان و دەسەڵاتی جێبەجێکردن واتە حکوومەت و دەوڵەت و دەسەڵاتی قەضایی یا دادوەری ئایا کاری هەر یەک لەم دەسەڵاتانە ئەگەر بێت و بین بە خاڵ باسی بکەین لە سەرەتا دەسەڵاتی یاسادانان کاری چییە و چ ڕۆڵێکی هەیە لە بەڕێوەبردننی دەوڵەتدا چونکە هەمومان دواتر ئێمە قوارەیە کۆمان دەکاتەوە کە پێی دەوترێت دەوڵەت ئایا ڕۆڵی ئەم دەسەڵاتانە لە بەڕێوەبردننی دەوڵەتدا چییە؟ بەڵێ طبعا من پێشتر باسم کرد گوتم دەسەڵاتەکانی دەوڵات ئەکرێ ئێمە پۆلێنی بکەین بۆ سێ دەسەڵاتی یاسادانانە دەسەڵاتی جێبەجێکردنە دەسەڵاتی دادوەریە ئەوەی کە گرینگە دەسەڵاتی یاسادانان ئەبێ ئەمە بریتە لە هەیئەیە یاخود لە دەستەیە کە تێدا خۆی ئەبینێتەوە لە ئەندامبوونی کۆمەڵێ کەس کە نوێنەری گەلنەمانە جا ئەمە لە سیستەمێکە بۆ سیستەمێکی تر هەڵبژارنەکانیان جیاوازە لە بەشێ لە سیستەمەکان ڕەنگە ئەندام پەرلەمانەکان لایەن مەلیکەوە دیاری بکرێن و بەشێ لە سیستەمەکان ڕەنگە ئەندام پەرلەمانەکان یاخود ئەندامانی سوڵتەی تەشریعی لەلایەن خەڵکەوە ڕاستەوخۆ هەڵبژێدرێن ئەم دەستێ یاخود ئەم دەسەڵاتە زۆر گرینگە بۆ ڕێخستنی ژیانی و کۆمەلگا لەبەر ئەوەی پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ ژیانی هاوڵاتیانە هەیە و هاوڵاتیان و هەوڵەدەن دایما ئەو کەسانەی کە بنێرنە سوڵتەی تەشریعیەوە کە کەسی پسپۆڕ و کەسی لێزانن لە مەجالەکەی خۆیان بۆی بتوان لە خزمەتیان بکە. گوتمان ئەم دەسەڵاتە وەکو هەیکەلیات پێک دێت لە کۆمەڵێ ئەشخاص یاخود کۆمەڵێ کەس کە نوێنەری گەلن تێدا و ئیش و کارەکانیان بە تایبەت زۆر زەختی لەسەر کراوەەوە یەکەم دەرکردنی یاسایە چونکە لەبەر من بیدات باسمان کرد کە بێت و مەسەڵەن باسی یاساش بکەین لە کورتترین پێناسە ئێمە ئەکرێ بڵێن بریتە لە ڕێخستنی ژیانی خەڵک یاخود کۆمەڵی قەواعیدا کە هەڵەسێ بە ڕێخستنی ژیانی خەڵک بۆ یاسا زۆر گرینگە بۆ ڕێخستنی ژیانی کۆمەلگا ئەم دەسەڵاتە ئەرکی سەرەکی دەرکردنی یاسایە و ئەرکێکی تری ئەوەیە کەوا چاودێری حکومت بکات چونکە کە تو دێ مەبدەئی فەسڵ بینە سوڵتا دائانەی دەبێ تعاون هەبێ تەوازن هەبێ و ڕقابەکردنی لەسەر یەکتری هەبێ یەکێ لە گرنگترین دەسەڵاتەکانی سوڵتەی تەشریعی ڕقابەکردنی سوڵتەی تەنفیدیە کە بتوانێت ئەو چۆن قانونەکان جێبەجێکە ئەو یاسایی کە دەرئەچێ لەلایەن خۆیەوە ئایا زەمان چیە کە سوڵتەی تەنفیدی جێبەجێیەکە وەلنا ئەمانەشا دیسان بە هەمان شێوە دەسەڵاتی دووەمان هەیە دەسەڵاتی جێبەجێ زۆر باشە پێشوەی بچینە سەر دەسەڵاتی جێبەجێکردن من نەمەوێ هەڵوەستەیەک لەسەر دەسەڵاتی یاسادانان بکەین ئایا دەبینین ئێستا لە سەردەمی دیموکراتیدا دواتر دەسمە سەر و پرسیار ئایا چەند دیموکراتیت هاوتەری بە لەگەڵم دەسەڵاتانە بەڵام لەم سەردەمی دیموکراتیت کە گەل ڕاستەوخۆ ئەندامانی سوڵتەی لەین دەسەڵاتی یاسادانان هەڵدەبژێرێ کە پەرلەمانە ئایا پەرلەمانتارەکانمان ئەو ئەرکیان یان ئەو مەهامەیان لەبیر نەچووە زۆر جار دەبینین وعدی کۆمەڵێک شت دەدەن کە کاری ئەوان نییە واتە ئەندام پەرلەمان هەم چاودێری دەوڵەت دەکا و چاودێری بەڕێوەبردننی دەوڵەت و کارەکانی دەوڵەت دەکە هەم لە هەمان کاتدا یاساش دادەنێ و بۆ ئەوەی
کە دەوڵەت و کۆمەلگە کۆ بکاتەوە. ئایا پەرلەمانتارەکانمان ئەو مەهام و ئەو کاری خۆیان لەبیر نەکردووە؟ طبعا ئێمە کە قسە ئەەکەین ئەبێ بە شێوەیەکی گشتی قسەکەین، نابێ بە شێوەیەکی مزارەت قسە بکرێت. ئێمە ناکرێت مەسەلەن بڕیار لەسەر ئەوە بدەین ئایا ئەو پەرلەمانتارانەی کە لە میلەتەوە هەڵ ئەبژێرن ئەمانە ئەتوانن خزمەت بکەن یاخود ناتوانن خزمەت بکەن. ئەگەر مەسەلەن پەرلەمانی عێراق بە نمونە وەربگرین کۆمەڵی پەرلەمانتار هەیە دەبینین پسپۆرە لە مەجالەکەی خۆیان و زۆر بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی معقول و ئەرک و کارەکانی کە لەسەرەتی جێبەجێ ئەکات و لە مقابلشە ڕەنگە کۆمەڵی پەرلەمانتار هەبێ لە مەفهومی ئیشوکاری تەشریعی تێنەگەیشت بێ و هۆکارەکەشی من بۆ ئەگەڕێنمەوە ڕەنگە ئەو کەسانەی کە هەڵ ئەبژێرن بەشێکان ڕاستە نوێنەری گەلن بەڵام نوێنەرێکی یاسایی گەلنین. مەسەلەن ڕەنگە کەسێکی یعنی من احترام من بۆ چینەکان مەسەلەن کەسێکی وەرزشوان لە معاناتی کەسێکی بوارێکی تر تێنەگات تەنها دێن نوێنەرایەتی جیلی وەرزشوان نەکات بۆیە ڕەنگە گلەی لێبێ لەسەرەوەی کەوا بە شێوەیە لە شێوەکان نەیتوانیوە ئیشوکارەکانی خۆی جێبەجێ بکە لە کاتێکام ئیشوکارەکانی خۆشی جێبەجێ کردووە کە نوێنەری کۆمەڵی خەڵکی وەرزشوان بووە. بۆیە ناکرێت مەسەلەن بڵێن ئایا پەرلەمانتارەکان نەیانتوانیوە بە شێوە لە شێوەکان ممارەسەی ئیشوکاری خۆیان بکەن. ئەمە حکمێکی یعنی مطلقی نی یاخود ناتوانین بە شێوەیەکی عام وەریگرین بەڵام لە ئەساسا ئەکرێ بڵێن لە نظامی پەرلەمانتاریە ڕۆحی سیستەمەکە سیستەمی پەرلەمانی یاخود دەسەڵاتی جێبەجێکردنە ئەبێ ئەندامانی پەرلەمان لەو مەجالەیە زۆر پسپۆر بن کەسی لێهاتوو کەسی شارەزا بن و بتوانن وەڵام دەرەوەی ویست و خواستی هاوڵاتیان بن لە پەرلەمانە تعبیر لە ئیرادەی خەڵک بکەن لە پەرلەمانە. زۆر باشە. تا چەند چەمکی دیموکراتیەت چەمکی دیموکراسی هاوتەری بە لەگەڵ ئەم چەمکەدا بۆ بەڕێوەبردننی دەوڵەت چکە دەبینین زۆرێک لە هاوڵاتیان بە ئێستاشی پێوە بێ خۆزگە بۆ کاتی مەلەکیت دەخوازن بەڵانی لە کاتێکدا دنیا بەرەو پێشکەوتن و ژیری دەستکرد دەڕوا بەڵام لە هەمان کاتە لە وڵاتێکی وە وڵاتی ئێمەدا خەڵک خۆزگە بۆ کاتی مەلەکیت دەخوازێ. طبعا کە باسی دیموکراتیت ئەکەین ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ لەمحەیەکی مێژووی دیموکراتیت. ئەمان دیموکراتیت ئێمە ڕەنگە زۆر بەشمان بزانین لە دوو وشە پێک دێت لە دیمۆ لە دیمۆ واتای شعب دیموکراتیک مانای سڵتە دیواتە سڵتەی شعب واتە دەسەڵاتی گەل تێیدا مەبدەیەکێکە لەو مەبدەئە گرنگانەی کە فکری سیاسی بەرهەمی هێناوە و علاقەیەکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ مەبدەئی فەسڵ بینە سوڵتاتە لەبەر ئەوەی لە مەنزومە یاخود لە سیستەمە سیاسیە دیکتاتۆریەکانە ئەم مەبدەئە جێ نابێتەوە لەبەر ئەوەی هەموو دەسەڵاتەکان لە لای مەلیکە یاخود لای حاکمێکی مطلقەوە بڕوای بە دابەشکردنی دەسەڵاتەکان نییە. بۆیە ئەم سیستەمە یاخود ئەم مەبدەئە خۆی زۆر ئەبینێتەوە یاخود ئینسجامێکی زۆری لەگەڵ دیموکراتێتە هەیە لەبەر ئەوەی دیموکراتێتش هەم باسی لەوە دەکات کە پێویستە هاوڵاتیان ئازاد بن پێویستە هاوڵاتیان مافی و حڕیاتی تایبەت و خۆیان هەبێ ئەم مەبدەئەش کار لەسەر هێنانەدی مەبادئەکانی دیموکراتێت ئەکاتەوە. بۆیە ئەکرێ بڵێن هاوسەنگێکی زۆر هەیە لە بینی فەسڵ بینە سوڵتات و لە بینی دیموکراتێتە و ئەگەر باسی دیموکراتێت بکەین ئێمە تۆزە بگەڕێنە دوا بۆ مەبدەئی دیموکراتێت دەبینین ئێمە سێ نوع دیموکراتیمانێ دیموکراتی مباشرمان هەیە ئەوە بکە پێشتر لە ئەثینا زیاتر دروست بووە تێدا کۆمەڵی خەڵک لە یاخود خەڵکی ئەو شارە لە گۆڕەپانێکە کۆ ئەبوونەوە و هەمویان بڕیاریان لەسەر مەوزوعێکەدا یاخود لەسەر ئەوەدا کەوا فەرزی زەڕائی بکرێت لەسەر کۆمەلگا یاخود لەسەر دەرکردنی یاسایە یاخود لەسەر ئەوە کردەوە کە ئیعلانی حرب بکرێت یاخود ئیعلانی ئاشتی بکرێت. ئەمە جۆری یەکەم دیموکراتی مباشر بواتە گەل ڕاستەوخۆ بەشداری عملی سیاسیە کرد. جۆری دووەمان شبه ڕاستەوخۆ یان نیمچە ڕاستەوخۆیە ئەمەشان زیاتر لە ڕێگەی ئیستفتا و ئەوانەوە بوو تێدا شعب تعبیری لە ئیرادەی خۆی کرد و دەویست سیادەی خۆی ممارەسە بکە و جۆری سێەممان دیموکراتی نوێنەرایەتیە ئەمە ئێستا لە عێراق ئێمە تێدا بەرجەستە بوو و لە عێراق ممارەسە ئەەکەین ئەو ژەوەیە خەڵک هەڵ ئەسێ نوێنەرانی خۆی دیاری ئەکار لە پەرلەمانە ئەندام پەرلەمان هەڵ ئەبژێرێ و ئەندام پەرلەمانەکانش بە شێوەیەکی ناڕاستە و خۆ هەڵ ئەسن نوێنەرایەتی خەڵکەکەن. بۆیە ئەم سیستەمە ئەم مەبدەئە زۆر لە گەبنەماکانی دیموکراسیە یەک ئەگرێتەوە و هاوتەری بن لەگەڵ مەبادئی دیموکراتیە
و دیموکراتیزش بە هەمان شێوە کار لەسەر ئەوە دەکات کە پێویستە هاوڵاتی ڕێز لە یاساکان بکرێت کە پێویستە هاوڵاتی ماف و امتیازاتی لە کۆمەلگایە هەبێ و ئەم مەبدەئەش تقریباً هەمان ئیشی دیموکراتی دەکات لە مەجای زۆر باشە من دەمەوێت بچمە سەر دەسەڵاتی جێبەجێکردن. بەڵێ ئایا دەسەڵاتی جێبەجێکردن و پێناسەی دەسەڵاتی جێبەجێکردن لە ناو ئەم چەمکەدا چییە و چۆنە؟ بەنسبەت دەسەڵاتی جێبەجێکردن ئەوش ئەکرێ بڵێن بریتە لەو دەسەڵاتەی کە لە ناو دەوڵەتە هەڵ ئەسێ بە جێبەجێکردن و بە جێبەجێکردنی یاساکان و هەروەها بە بەڕێوەبردننی دەوڵەت و سیستەم و هەروەها بەڕێوەبردننی کاروبارە ئیداریەکان لە دەوڵەتە. طبعا دەسەڵاتی جێبەجێکردن گریگێکی زۆر تایبەتی خۆی هەیە لەبەر ئەوەی کەوا بە هەمان شێوەی سڵتەی تەشریعی ممارەسەی ڕاستەخۆی ئیشوکارەکانی دەوڵەتەکە و دەوڵەت بەڕێوە ئەبات بۆیە ئەمانش لە چەند کەسێ پێک دێن و لە سیستەمێکە و بۆ سیستەمێکی تر جیاوازە عادەتەن لە سیستەمی پەرلەمانیە سڵتەی تەنفیدی لە دوو هەیئەت پێک دێت کە ئێمە عێراق مەسەرەن لە دوای 2003 و 2005 ئەمانەوە بە ثنائي سلطمان وەرگتووە هەتا بە دوو سڵتەمان وەرگتووە ئەگە ببینی سڵتەی جێبەجێکردن دوو سڵتەمان هەیە بەرامبەر یەکن سڵتەی ئەوەمان هەیە کە سەرۆکۆمارمان هەیە لە مقابلی سەرۆکۆمارە ڕئیسی مەجلیسی وزەراءمان هەیە کە دەبێت دێنە سەر پەرلەمانەوە هەتا وەکوێستە بەداخەوە قانونەکەی بۆ دەرنەکراوە بەڵام لە پەرلەمانە ئێمە دوو دەسەڵاتمان هەیە بە هەمان شێوە سڵتەی مەجلیسی نوابمان هەیە مەجلیسی ئیتیحادمان هەیە بەداخەوە هەتاوەکو ئێستا مەجلیسی ئیتیحاد کە زۆر گرینگە بۆ کورد نەمانتوانیوە ئەم مەجلیسە قانونەکەی دەربکەن و بێتە سەر ئیشوکارەکانی خۆی جێبەجێ بکە و دەبینین لە سڵتەی قەزائیە بە هەمان شێوە دوو سڵتەمان لە بەرامبەر یەکە هەیە دەسەڵاتی محکەمەی ئیتیحادی عولیامان هەیە لەگەڵ مەجلیسی قەزای ئەعلایە بۆیە یعنی لە ئەنزیمە نیابیەکانە بە زۆربەی ئەنزیمە نیابیەکان و نەلایەتیەکان بە ثنائي دەوڵەت سڵتەیان وەرگرتووە و بە هەمان شێوە ئێمە لە عێراقشا دیسان لە سڵتەی جێبەجێکردن ئەمە بدە ئەمان پەیڕەو کردووە ئەبینین هەماهەنگی هەیە لە بینی دەسەڵاتەکانە و ئەمەش بۆ ئەوەی کەوا بتوانرێت ویست و خواستی هاوڵاتیان جێبەجێ بکرێت. زۆر باشە لە دەسەڵاتی جێبەجێکردندا کە باس لەوە کرد کە دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە و دواتر حکوومەت بە سیستەمێک لە سیستەمەکان هەڵدەبژێردرێ و حکوومەت دروست دەکرێت. ئایا دەسەڵاتی یاسادانان دەتوانێت لێپرسینەوە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە لێپرسینەوەیان لەگەڵا بکات لەسەر و کەم و کوڕیانەی کە ئەنجامی دەدەن؟ بەڵێ تەوانەمە لە سیستەمێکە بۆ سیستەمێکی تر جیاوازە و لە دەستورێکە بۆ دەستورێکی تر جیاوازە وەکەوێتەوە سەر دەستوری ئەو وڵاتە بەڵام ئێمە بێن و دەستوری ساڵی 2005 عێراقی هەمیشەیی وەربگرین دەستوری ئێستا وەربگرین ئەبینین بە هەمان شێوە جگە لەوەی کەوا تەعاون هەیە لە بینی دەسەڵاتەکانە و هەروها ڕقابەش هەیە لە بینی دەسەڵاتەکانە مەسەلەن دەسەڵاتی یاسادانان چاودێریەکی مافی چاودێریەکی توندی دەسەڵاتی جێبەجێکردنی هەیە بە نمونە مەسەلەن ئەگەر یەکێ لە کادیرەکانی دەسەڵاتی جێبەجێکردن تێواگلێ بە فەسادێکی ئیداری یاخود بە مەلەفێ و کاتە ئەتوانرێ بێتە پەرلەمان و لێپرسینەوەی لێ بکرێت و لە سڵتەش لا بدرێت و هەروەها ئەمە ئەتوانرێت ڕئیس جمهوریە بێتە پەرلەمان و ڕئیس جمهوریە پەرلەمان ئەتوانێت ڕئیس جمهوریە دەربکات لە شوێنەکەی بەڵام دوای ئەوەی کەوا حکم ئەدرێت لەلایەن محکمەی ئیتیحادی عولیاوە لەسەر سێشت یاخود ئەوە پێشێلی دەستوری کردووە یاخودەوە سوێندی یاسایش کاندووە یاخودەوە خیانەتێکی گەورەی عوزمای کردووە لە دەوڵەتە و هەروەها دەسەڵاتی یاسادانان مافی ئەوەی هەیە وەزیرەکان و سەرۆکی مەجلیسی وزەرا بێنێتە پەرلەمان و لێپرسینیان لەگەڵا بکات و لە حاڵەتێکە ئەگەر بێت و قسەکانیان یاخود ئەو شتانەی ئەو بەڵگانەی کە ئەیخەنە ڕوو بە جۆرەی ویست و خواستی ئەوان نەبوو یاخود لە مەنتیقان نزیک نەبوو ئەتوانرێت لێپرسینیان لەگەڵا بکرێت و ئەتوانێت لە پۆستەکانیان لا بدرێت بۆیە دەسەڵاتی جێبەجێکردن ڕقیبێکی زۆر باشی دەسەڵاتی دەسەڵاتی تەشریعی ڕقیبێکی زۆر باشی دەسەڵاتی تەنفیدی و ئەکرێ لێپرسینەوەی لەگەڵا بکات چاودێریان بکات. زۆر باشە دەسەڵاتی جێبەجێکردن دواتر دەسەڵاتی قەضایی دادوەری و دەسەڵاتی دادوەریش یەکێکە لە دەسەڵاتە هەرە گرنگەکان کە دەتوانین لە ڕێی ئەو دەسەڵاتەوە هەر شکاتێکیان سکاڵایەکە بێت لە ڕێ ئەو دەسەڵاتەوە یەکلا بکرێتەوە. ئایا دەسەڵاتی دادوەری لە ئێستادا ڕۆڵی
تەواوی خۆی بینیوە؟ بەڵێ طبعا دەسەڵاتی دادوەریش بە هەمان شێوەی دوو دەسەڵاتەکەی پێشتر دەسەڵاتێکی زۆر هەستیار زۆر گرینگە هەر وڵاتێک کە سەروەری یاساییتیان نەبوو چاوەڕێی ئەوە لێ مەکە کە ئەمە بێت بنەماکانی دیموکراسیت جێبەجێ بکە و بێت ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێ و حکمێکی ڕەشیدی تێدا بەرجەسە بکە لەو وڵاتەیە بۆیە دەسەڵاتی یاسادانان زۆر گرینگە و ئەکرێ بڵێن ڕەکیزێکی ئەساسیە لە منزومە سیاسەکە یاخود لەو هەندەسە سیاسیەیە سربەخۆیی دەسەڵاتەکان بە تایبەت سربەخۆی دەسەڵاتی یاسادانان زۆر گرینگە و بۆ پارێزگاری لە کیانی دەوڵات و بۆ مانەوەی دەوڵات و بۆ ئەوەی کەوا ئەم دەوڵەتە یاخود ئەم سیستەمە سیاسیە تووشی داڕمان نەیە تووشی گەندەڵی نەیە تووشی فەسادی ئیداری نەیە زۆر گرینگە و ڕۆڵی خۆی هەیە و بە جۆرەی دەستوری عێراقی دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی مستەقلە و هیچ کەس لەو دەسەڵاتە گەورەتر نییە و ئەتوانرێت سزا لە کەسێکی بچووکەوە بۆ کەسێکی گەورە لە کاربەدەستێکەوە بۆ کەسێکی ئاسایی بدات و هیچ کەسێ لە یاسا گەورەتر نییە زۆر باشە دکتۆر تەنیا بڵێن ئەندام پەرلەمانیانوانەی ئەندامن لە دەسەڵاتی یاسادانان دەتوانن سکاڵا تۆمارکەن یا خەڵکی یاساییش دەتوانێت سکاڵا لە دادگای فدراڵی واتە دەسەڵاتی دادوەری تۆمار بکە؟ طبعا بە جۆرەی دەستوری عێراقی لە مەبدەئی الرقابة على دەستورەت القوانین چاودێریکردن لەسەر دەستورەتی یاساکان ئەو جیهەتانەی دیاری کردووە کە ئەتوانن ئەمانە پەنا بەرنەبەر محکەمەی اتحادی عولیا و داوا بکەن خەڵکی یاساییش دەتوانێت بە تەواوی بکەم طبعا مەرجی سەرەکی لەوە ئەوەیە کەوا ئەبێ کەسەکە مەسلحەی هەبێ لەو داوایە يعني ئێستا کەسێک وەک من ناتوانم بڕۆم بەردەم محکەمەی اتحادی عولیا داوا بکەم لەوێ مەسلحەتم لەو ئیشەیە لەو داوایە نییە بەڵام ئەو جیهەتانەی دیاری کردووە کە ئەتوانن یاک مەسەڵەن ئەندام پەرلەمان و ئەمانەی کەوا نوێنەری خەڵکێن یاخود جیهەتێکی معنەوین ئەمانە ئەتوانن داوا ڕەفع بکەن و دەوائرەکانی دەوڵەت ئەتوانن داوا ڕەفع بکەن و محاکمەکان بە هەمان شێوە مەسەڵەن محکەمەی کەرکووک مەوزوعێکی دێتە بەردەمەوە یەکێ لە تەرەفەکان دەڵێ ئەم قانونی کە تۆ فەرزت کردووە بەسەرمە ئەمە پێچەوانەی دەستورە ئەو کاتە محکەمەی کەرکووک ئەتوانێت بە کتابێکی ڕسمی داواکە بنێرێتە بەردەم محکەمەی ئیتحادی و حەسمی ئەو داوایە و لێو بڕیار بدرێت چونکە خۆتە زانیم هەر حکمێکە لە محکەمەی اتحادی و عولیاوە دەرئەچێ ئەو حکمە قابلی تەعن نییە یعنی چۆن یەکلا دەبێتەوە لەناو محکەمەی اتحادی محکەمەی اتحادی هەر بڕیارێک کە بدرێ عادەتەن محکەمەی اتحادی کە بڕیار ئەدا لە کۆمەڵی دادوەری بەڕێز پێک هاتووە محکەمەی اتحادی ویتر ئەوان بەو شێوەی بۆ ئالێتی کە خۆیان پەیڕەوی ئەکەن و بۆ قانونێک کە دیاری کراوە و عادەتەن دەنگدان لە زۆربەی شوێنەکانە بە زۆرینەیە بەڵام دەبێت کۆی ئەندامان ئەگەر ڕازیش نەبن لەگەڵیا تەوقیعی لەسەر بڕیارەکە بکەن بەڵام خۆ دەنگدان لە ناویانە بە زۆرینە و کەمینە ینی لەسەر مەلەفێک کە دێتە بەردەستیان قازەکان هەر کە زۆرترین دەنگیان لەسەرداترە و بڕیارە زۆر باشە دکتۆر من دەمەوێت باسی دەستوری عێراق بکەین بەڵێ بینە سەر دەستوری عێراق ئەم چەمکە ئەم سێ دەسەڵاتە چۆن لە دەستوری عێراق ئیشارەتی بۆ کراوە واتە ئیشارەتی پێکراوە باز لەم سێ دەسەڵاتە دەکرێت چونکە ئەم سێ دەسەڵاتە مێژووی هەیە چۆن دەتوانین لە دەستوری عێراقا بە تەواوەتی ئێمە ئەگەر بێت و باسی مەبدەئی فەسڵ بینە سوڵتات بکەین لە دەستوری عێراقا دەبێ باسی دەستورەکان بە شێوەیەکی عام بکەین هەن بگرین لە دەستوری ساڵی 1925ەوە وەری بگرین ئەبینین لە دەستوری ساڵی 1925 حکمی عێراق حکمێکی مەلەکی بووە و زیاتر دەسەڵاتەکان لە دەست مەلیکا بووە و مەبدەئی فەسڵ بینە سوڵتات ئەکرێ بڵێن لەم دەستورەیە نەبووە و خود ئەم دەستورە پێی وەرنەگرتووە لەبەر ئەوەی مەلیک دەسەڵاتێکی مطلقی تا ڕادێ شبه مطلقی هەبووە و توانی وێتی مەسەلەن تەداخل لە ئیش و کاری پەرلەمانە بکە بە شێوەیەک مەلیک جگە لەوەی کەوا مەسئولی سوڵتەی جێبەجێکردن بووە لە هەمان کاتدا مافی ئەوەی هەبووە بەشێ لە ئاعضای پەرلەمان هەڵبژێری یعنی خۆی دیاری بکات جگە لەوە ئەو قەراراتانەی کە پەرلەمان دەریەکرد یاخود ئەو قانونی کە پەرلەمان دەریەکرد
مەلیک ئەیتوانی احتراز بکات لەسەری بیگەڕێنێتەوە جێبەجێ نەکرێ و هەروەها بە هەمان شێوە مەلیک دەسەڵاتی هەبوو لەسەر سوڵتەی قەزائیش بە شێوەیە لە شێوەکان کاتێک کە سوڵتەی قەزایی بڕیارێکی دەرئەکرد حکمی بۆ کەسێ دەرئەکرد ئەو کاتە مەلیک ئەیتوانێت حکومەکە تەخفیز بکاتەوە یان حکومەکە سووک بکات هەنی کە تۆ محکەمە یاخود دادگا دێت بڕیاری ئەدا لەسەر سەپاندنی تاوانێ یاخود بەسەر کەسێکە عقوبەیەکی بەسەر ئەسەپێنێ بەڵام مەلیک لە مقابلە ئەیتوانی بۆ دەسەڵاتێک کە پێی درراوە حکومەکە سووک بکات بۆیە لە دەستوری ساڵی 1925 ئەکرێ بڵن ئەم دەسەڵاتە بوونی نەبووە لەبەرەوەی حکومەکە زیاتر حکومەتێکی مەلەکی بووە و زیاتر دەسەڵاتەکان بەدەست مەلیک بووە و مەلیک کەسی یەکەم و کۆتایی سیستەمەکە بووە و دەسەڵاتی ئەوەی هەبووە خۆی سەرۆک وەزیرانی دانا و خۆی قازەکانی دانا یان بە هەمان شێوە مەلیک دەسەڵاتێکی زۆری هەبوو بەڵام لە دوای دەستوری 1960 ئەمانە بە هەمان شێوە کە سیستەمەکە گۆڕاوە دیسانەوە سیستەمەکە گۆڕاوە بەڵام مەفهومی سیاست و حکومڕانی لە وڵاتە نەگۆڕاوە بیانی بە مستەڵەحێکی وازە لە دەستوران نەهاتووە بەڵام لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەحث و نووسینەوەی دەستوری ساڵی 2005 ئەبینین ئەم دەستوری ئەم مەبدەئە لە دەستوری 2005 جێکراوەتەوە بە شێوەیەک ئەڵێ لە یەکێ لە مادەکانە دەڵێ دەوڵات لە سێ سڵتەی سەرەکی پێکدێ لە سێ دەسەڵاتی سەرەکی پێکدێ ئەوانە دەسەڵاتی یاسادانانە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەریە و تایدا کار ئەکەن لەسەر بنەمای مەبدەئی فەسڵ بینە سوڵتات واتە لە دەستوری ساڵی 2005 بەڕاستەوخۆیی ئاماژە بە گرنگی ئەم مەبدەئە کراوە و دەسەڵاتەکان لەسەر ئەساسی ئەم مەبدەئە وەکارەکەن زۆر باشە دکتۆر باسی دەسەڵاتەکان ئەمە بێمە ناو باسی ئەوەی کە مادەی دەستوریەکان لە کاتێکدا پێشێل دەکرێت و دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ ناکە ئەندام پەرلەمانەکان لە دەسەڵاتی یاسادانان بۆ یەکلاییکردنەوەی ئەم کەیسانە کە دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ نەکردووە دەچن لە محکەمەی فیدرال و لە دەسەڵاتی دادوەری شکات دەکەن ئایا کورتوانی وێتی مۆفەق بێت لەم بابەتە؟ طبعا لەسەر ئەوەی کەوا دەسەڵاتی جێبەجێکردن یاساکان جێبەجێ ناکە طبعا بە جۆرەی دەستوری هەمیشەی عێراق سەرۆک کۆمار پارێزەری دەستورە ئەبێ سەرۆک کۆمار هەر انحرافێکی دەستوری هەبوو دەبێت سەرۆک کۆمار ڕاستی بکاتەوە و ئەندام پەرلەمانەکان بە هەمان شێوە دەبێت چاودێرێکی بەهێزی دەسەڵاتی جێبەجێکردن بن بەڵام بەداخەوە یعنی جارێکی تریش ئەڵێم بەداخەوە ئێمەی کورد لە حکومڕانیە تا ڕادەیەک ئەزمونێکی تەجروبەیەکی ئەوتۆمان نەبووە بۆیە نەمانتوانیوە بە شێوەیە لە شێوەکان دەستوری هەمیشەیی ساڵی 2005 لە مەسلحەتی خۆمانە بەکاربێنە ڕەنگە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق و لەکاندنی ئەم بەشەی کوردستان بە دەوڵەتی عێراقەوە دەستورێکی وا دەرنەچوو بێت کە مەساڵح و بەرژەوەندی کوردی تیا بەرجەستە کرابێت دەستوری ساڵی 2005 بە مقارن بە هەموو دەستورە کاتێکان و یاخود هەمیشەیەکانی تری عێراق باشترین دەستور بووە کە تێدا مافەکانی کوردی جێبەجێ کردووە کە تێدا زمانی کوردی بەرجەستە کردووە کە تێدا باسی ئەوەی کردووە کەوا ئیستیقلالەتێکی تام بدرێت بە هەرێمی کوردستان بە جێ بکرێتەوە بەڵام ئەندام پەرلەمانەکانی ئێمە ینی نەیانتوانیوە ڕۆڵیان هەبێت لە یاخود زانیاریەکی ئەو تویان هەبێت لەسەر گرنگی جێبەجێکردنی دەستور یاخود نەبوونەتە کارتێکی فشار لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن بۆەوەی دەستور بە شێوەیەک لە شێوەکان جێبەجێ بکرێت چونکە بەڕاستی ئێمە لە عێراقا ئەبینین زیاتر سیاست حکم لەسەر یاساژ ئەدا و مەفهومە سیاسەکان زۆر جاشیکردنەوەیکی جیاوازی بۆ کرێت لە مەساڵحی تەرەفێکە یاخود لایەنێکی سیاسی ترە ئەبینین لە مەوزوعی نەوت و گازە ئێمە بە جۆرەی بند و مادەکانی دەستورەکە وا هاتوو ینی حکومەتی هەرێمی کوردستان مافی پێداوە کە نەوتی خۆی هەناردە بکات و بەرهەم بێنێ بەڵام بە حکمی ئەوەی کەوا تەفسیرێک بۆ نەسەمادەکان کراوە و تەفسیرێکی سیاسیە تەفسیرێکی قانونی نەبووە بۆیە وای تەفسیر کراوە محکەمەی اتحادی عولیا کە بەداخەوە کە حکومەتی هەرێمی کوردستان مافی دەرهێنای نەوتی نەبێ و ئەندام پەرلەمانەکانی خۆشمان نەیانتوانیوە و کاریگەریەکی ئەوتویان هەبێت لەسەر ئەوەی کەوا
بنەماکانی دەسوور یاخود مادەکانی دەسوور وەکو خۆی جێبەجێ بکرێت و هەروەها نەمانتوانیوە ئێمە لە محکمەی اتحادی عولیاشە یعنی محکمەی یاخود لە دادگای فدرالیشە وجودێکی ئەوتۆمان هەبێت و یاخود بتوانن ڕۆڵی خۆمان لەو مؤسسە گرنگەیە ببینین بۆیە زۆربەی بڕیاراتە ئەوانەی کەوا مۆرکێکی سیاسی پێوەیە یاخود پەیوەندیدارە بە ئەمنی قومی کورد بڕیارەکان کە لە محکەمەوە دەرەچن مۆرکێکی سیاسی پێ دەیگەڕێنی تۆ بۆچی کە کورد مۆفەق نەبووە تەمەشا دەکەی مادەی 140 باشترین مادەیە بۆ یەکلایکردنەوەی ناوچە داگیرکراوەکان کە من بە داگیرکراوی ناوزەند دەکەم چکەمە خاچ پیرۆزی کوردستانە کەرکووک هەتا خانەقین بۆچی نەیانتوانیوە لە ڕێگەی مادەی 130 ئەگەر دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ نەکات دواتر بیدەنە محکەمەی فدرالی لە دەسەڵاتی دادوەری بۆ ئەمە نەکرا طبعا ئاماژت بە خاڵێکی جەوهری زۆ گرنگدا کە پێویستە بە ژیانی بەشێک لە 150 دانیشتوانی کوردستانەوە کە لە بەشەی کوردستانەوە کە ئەوش مادەی 140 مادەی 140 مادەیەکی زۆر گرینگە بۆ ئاساییکردنەوەی ئەو منتیقانەژەوە بۆ کۆتایی هێنان بۆ نزاع قەومی کە لە بینی قەومیەتە هەیە لە ناوچەکانە دیارە خۆی لە خۆیدا جێبەجێ نەکردنی مادەی 140 یاخود ڕۆڵ نەبینین لە جێبەجێکردنی مادەی 140 چەند ڕەهەندێکی هەیە یاخود چەند هۆکارێک هەیە ئەکرێ هۆکاری دەرەکی چونکە بە حکمی عێراق کە تاوەکو ئێستا سیادەی کاملی خۆی نییە چونکە دەستی دەرەکی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە پرۆسی سیاسی عێراقەوە لە بڕیاردان لە چارەنووسی عێراقا تاوەکو ئێستاش ئەبینین زۆربەی وڵاتان کە تەداخلی ئیشوکاری عێراق ئەکەن ڕەنگە لەسەر هەمان ئەو هێڵە نەبن کە کورد لەسەر ئەو هێڵەیە ئەمە یەک دوو لایەنێکی ترش کە ئەو عەقڵەتە سیاسەیە کە ئێستا حکوومەتی عێراق بەرهەمی هێنا و حکوومەتی عێراق بەڕێوە ئەبا ئەمان نەژر ڕەنگە لە ئێستاە تەنها بڕوایان بەو نەسەمادانە هەبێت کە لە بەرژەوەندی خۆیانە بڕوایان بە جێبەجێکردنی ئەو نەس و ئەو مادە دەستوریان نەبێت کە مەساڵحی خۆیانیانتیانی یەکێ لەوانە مادەی 140 لەبەر ئەوەی مادەی 140 ئەگە بەهات بە جێبەجێ بکرا لە کاتی خۆیان بەتەئەکید کەرکووک و ناوچە جێناکۆکەکان یاخود کرد ناوچە داگیرکراوەکان ئەگەڕایەوە سەر هەرێمی کوردستان بەڵام لەبەر ئەوەی کە نەکرا و ئێمەش نەمانتوانیم کارتێکی فشاری گرنگ بین لەسەر جێبەجێکردنی مادەکە وەکو خۆی کۆمەڵی هۆکار هەبوو هۆکاری دەرێکی زوعفی نوێنەرانی هەرێمی کوردستان لە پەرتەوازەی ماڵی کورد پەرتەوازەی سەرکردایەتی سیاسی کورد و کە لە ڕەقی لایەنێک لە لایەنەکانوە بە ئاشکرا بیڵین پارتی دیموکراتی کوردستان کە یا دەڵێ ئۆین لەرەم یا زیف لەرەم واتە خۆی بە حاکمی مطلقی کوردستان دەزانێت کە ئەمەش لە هەموو دنیا باوی نەماوە ئایا کە لە ڕقی پارتی دیموکراتی کوردستان وای نەکرد ئەم ناوچانە زیاتر تووشی کێشە بن طبعا بە ئەنجامدانی ڕفراندۆم و دواتر لێکەوتەکانی بۆ سەرم ناوچان طبعا ئێمە ئەگەر ئاوڕێستەر بدەینەوە لە مێژووی سیاسی کووردا ئەبینین زۆربەی شۆڕش و زۆربەی شەڕ و زۆربەی جەنگەکان کە بۆ ئیستقلالەتی کوردستان و بۆ ڕزگاری کراوە دەبینین بەهۆی پەرتەوازەی و نەتیجەی نەبووە بەهۆی پەرتەوازەی و یەکنەبوونی ناوخۆمانە نەتیجەی نەبووە تاکەشێت کە دەستکەوت کە ئێمە هەمان بووبێ بەرهەمی ڕاپەڕین بووە ئەوەش بەرهەمەکەی بوو کە کاری هەماهەنگی کرا و تێدا هەمومان یەکدەست و یەکدەنگ بووین بۆیە بەرهەمی من پێم وایە بەرهەمی ڕاپەڕین ڕاستە بەرهەمی ڕاپەڕین بەس دەرپەڕینەکەش لەوە گرنگتر بوو بەڵێ ئەمان مۆزوعێکی ترە من باسی ڕاپەڕینەکەم بەنسبەت ڕاپەڕینەوە لەبەر ئەوەی کەوا پرۆسێ بوو زۆربەی حیزبولایەنە کوردەکان بەشداریان تیا کوردێک دەنگ و یەک ڕنگ بوون تا ڕادەیەک توانیمان بەرهەمەکەی بچینینەوە و لە دوای 2005ەوە هەتاوەکو بەڕێز ڕەحمەتی مامزەلال لە گۆڕەپانی سیاسیا بوو زۆر جار لەسەر مەسلحەتی حیزبەکەشی تەنازوی لە مەسلحەتی حیزبەکەشی ئەکرد بۆ ئەوەی ئەو هاودەنگی و یەکدەنگی کورد بپارێزێ لە بەغدا و کورد کارتێکی فشاری بەهێز بێ بەڵام بەداخەوە دووجار بەداخەوە لە دوای نەمانی سەرۆک مامزەلال ئەو یەکدەنگیە ئەو یعنی کەسێک نەماوە کەسێک نەبووە و شوێنگرەوەی مامزەلال بێ هەنگاوەکانی مامزەلال بگرێتە بەر بتوانێت دەنگی کورد لە بەغدایە یەک بخات و بەغدا یەکدەست بێ لە بەغدا یەکدەست بین یەکدەنگ بین یەک ڕنگ بین و بتوانین داوای مافەکانی خۆمان بکەین و پارێزگاری لە کیان و لە سەربەرەکانی خۆمان لە دەستکەوتەکانی خۆمان و بە دەستهاتوەکانی خۆمانە بکەین بۆیە بە تاکید ناکۆکی ناوخۆیی ڕۆڵی سلبی زۆری هەبووە بەسەر پرۆسی سیاسی لە عێراقا
و تێدا وای کردووە وەزن و قورسایی و سەنگی سیاسی خۆمان لە عێراقا لە دەست بدەین. زۆر باشە دەمەوێت دوا پرسیار لە بەڕێزت بکەم دکتۆر، ئایا ئەم سێ دەسەڵاتە تا چەند دەتوانن دەزوەردان لە کاروباری یەکتر بکەن ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە؟ بەڵێ بەنسبەت کارکردنی ئەم سێ دەسەڵاتە لە دەوڵەتە تەبان ئێمە بدایات گوتمان دەستور دەسەڵاتەکان دیاریەکە کە دەسەڵاتەکان دیارەکە ئەمە بە دەسەڵاتێکی مطلق نییە واتە ئەمە نییە مثلەن سوڵتەی تەشریعی بەس ئەتوانێ یاسا دەربکات کەسی تر بووی نییە نەخێ زۆر بێکار لە هەندێک زروفە سوڵتەی جێبەجێکردن دەسەڵاتی دەرکردنی یاساشی هەیە و بە تایبەت دەسەڵاتی دەرکردنی بڕیار و دەسەڵاتی دەرکردنی ئەنزیمە و تعلیماتی هەیە کە ئەمەش خۆی لە خۆیدا مۆرکێکی یاسادانانی پێوەیە چونکە ژیانی خەڵک ڕێکخا و جگە لەوەی کەوا دەسەڵاتەکان جیاوازن و تەعاون و تەوازنش لە بینی دەسەڵاتەکانە هەیە و بە هەمان شێوە ئەبینین مثلەن دەسەڵاتی تەشریعی بە هەمان شێوە زۆر جار تەداخل لە دەسەڵاتی تەنفیزی ئاکا بەوەی کەوا ئەتوانێ نوێنەرەکانی سوڵتەی تەنفیزی بێنێتە پەرلەمان و لێپرسینەوەیان لەگەڵ بکات و محاسبەیان بکات و بە هەمان شێوە باسمان کرد گوتمان دەسەڵاتی جێبەجێکردن توانای دەرکردنی هەندێک یاسای هەیە لە هەندێک مەجالە بە تایبەت لە دەرکردنی بڕیار و لە دەرکردنی ئەنزیمە و تعلیماتە سوڵتەی تەنفیزی ئەتوانێت بۆیە دەسەڵاتەکان جگە لەوەی کەوا دابەش کراون ئیستقلالێتێکی خۆیان هەیە بەڵام لە هەمان کاتە توازن و تعاونش لە بینیانە هەیە و ئاڵۆگۆڕ لە بینیانە هەیە مەسەرەن لە هەندێک زروفە سوڵتەی جێبەجێکردن بۆ ئەوەی ژیانی خەڵک نەوەستێ بۆ ئەوەی ژیانی خەڵک ڕای بێت مەسەرەن لە حاڵەتی دروستبوونی فەیەزانە یا لە حال دروستبوونی جەنگە ڕەنگە حکومت پەرلەمان ناتوانێت دابنیشێت و یاسادار بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کارەساتە ئەو کاتە سوڵتەی تەنفیزی بە حکمەوەی کەوا مۆرکێکی سورعی پێوە دیارە و ئەتوانێت خۆی دابنیشێت و دەسوور ڕێگەی پێداوە ئەو بێت سوێنی دەسەڵاتی قەزایی و دەسەڵاتی تەشریعیش بگرێتەوە و کارەکانی دەوڵەت بەڕێوەبەرێ. زۆر باشە دکتۆر، من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵ گەنجێکی کەرکووشی دانیشتین لەسەر مێزی گفتوگۆ و لە ستۆدیۆی دەستگای میدیایی کەرکووک کە شەنوکەوی ئەم بابەتەمان کرد کە بابەتێکی گرینگە و هیوادارم پێشنیازێک و هیواخوازیەک بۆ حزبە سیاسەکانی کورد یەک بگرن لە پەرلەمانی عێراق بۆی مافەت دەستوری و یاسایەکانی کۆمەڵگەی کوردی واتە نەتەوەی کورد بە شێوەیەکی یاسایی بەرزەسە بکرێت و بسەندرێ چونکە ماف دەسەندرێ نادرێ. بۆیە من خۆشحاڵ بم دووبارە ئیشەڵڵا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەک دەکا. زۆر سپاس بۆ ئێوە دووبارە. وەڵام من قسەی ئاخیر و کۆتایی ئەگەر مەجال هەبێ ئەوەیە کە پرۆسەی ئینتیخاباتی داهاتوو زۆر گرینگە بە تایبەت بۆ ناوچە جێناکۆکەکان پێویستە حزب و لایەنە سیاسیەکان هەمویان یەکدەنگ بوو یەکڕنگ بن و تێدا بە لستێکی بە لستێک بە یەک لست تێدا بەشداری پرۆسی هەڵبژاردن بکە چونکە ئەم هەڵبژاردنەی کە دێت زۆر گرینگە زۆر هەستیارە و مەسیری جێبەجێکردنی مادەی 140 لەم هەڵبژاردنەیە بەڕای من ئەخۆی ئەبینێتەوە. بۆیە من ڕجا ئەکەم داوا ئەکەم حزب و لایەنە سیاسیە کەرکووچیەکە کوردیەکان یەکدەنگ بن و یەک هەڵوێز بن لەسەر مەوزوعی کەرکووک و پێکەوە بە یەک لەس بەشداری هەڵبژاردن بکەن. دەستخۆش دکتۆر، دووبارە خۆشحاڵم. مەمنون سپاس. لێرەدا دێمە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن هەتا بەرنمەیەکی تر و تەوەرێک و چەمکێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.